بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە بەڕێز ئیحسان چەلەبی قایمقامی سیدەکان لەگەڵمان دەبێت لە سۆرانەوە. بەڕێز ئیحسان چەلەبی ساڵتان لەبێت تۆم کاتتان باش. ئەم پرۆژانە تا چەند گرنگن بۆ ناوچانەوە دەتوانن چی لە دۆخی گونشینان بگۆڕن؟ ئەم کاتتان باش. لە بەهۆی ئەو کاروان ئاوادانێکەوە گەیشتۆتە قەزای سیدەکانش و دوای بە قەزابوونی سیدەکان، بێگومان تەوابوونی ئەم ڕێگایانە جگەلەوەی کەوا گرنگی هەیە بۆ گونشینانی ئێمە کە زیاتر لە 100 گوند بە سنتەری قەزا ئەبەستێتەوە. لە هەمان کاتشدا ئەبێتە بژانەوەی کەرتی گەشتیاری لەم ناوچەیەدا. چوە کەرتی گەشتیاری لە قەزای سیدەکان پەکی کەوتەوە بەهۆی هەم خراپی ڕێگەوبان هەمیشان بۆی ئەم بارودۆخە ئەمنێکەوە ڕووی لە سنوورەکانی ئێمە کردووە. جگە لەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ڕێگە ئەم ڕێگانە بەکاربێت لەلایەن ڕەوەندەکانەوە ئەوانێکەوە کاری مەڕداری ئەەکەن کە ڕێگەی سەرەکین بەرەو کوێستانەکان لە هەمان کاتژدا ڕێگەی سەرەکین بۆ کاری کشت و کاڵی لە سنووری قەزای سیدەکان. بەڵێ وادێکی دیاریکراوت هەیە بۆ تەواوکردنی پرۆژەکان، واتە تاکەی تەواو بن بۆی کە ڕەنگە لە چەند مانگی داهاتوو ڕەنگە چکە دروستکردنی ڕێگا کاتی زۆر پێویست بێت بگاتەوە نزیکی وەرزی زستان یاخود نا. بەپێی ئەم کۆمپانیانێکەوە کارەکەن لەم پرۆژانە لە مانگی نۆی ئەم ساڵ کۆتاییان پێدێت و ئەم ڕێگانە قیرتاو ئەکرێن و بەڕووی هاوڵاتیاندا ئەکرێنەوە و ئەبێتە کار ئاسانێک بۆی هاوڵاتیان بە ئاسانی کاری کشت و کاڵی و هەروەها لەم سنوورەدا بکەن و کاری مەڕداری و لە هەمان کاتژە بە ئاسانی هاتسۆی نێوا گوندەکان لەگەڵ سنتەری قەزا ئاسایی بێت. چی تر پێویستە بۆ ناوچانە بکرێت بۆ ئەوی خزمەتی زیاتری خەڵکی ئەو ناوچەیە بکرێت و بەتایبەت گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ ئەو ناوچانە؟ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆری بە قەزای سیدەکان داوە، بە تایبەتی لە ساڵی ڕابردوو لەگەڵ ئەم ساڵدا بەردی بناغی نەخۆشخانەی 25 قەرەوێلەی سیدەکان دانرا کە بە گوژمەی 3 ملیار دینارە بێت و هەروەها بانکی سیدەکان کە بەهۆی قەیرانی دارایی لە ساڵانی ڕابردوو وەستێنرا بوو لە ئێستادا ڕەزامەندی دراوە دووبارە دەسەکرێتەوە بە کارکردن لەم پرۆژەیەدا بە گوژمەی 1 ملیار دینار. ئەوەی گرنگە بۆ هاوڵاتیانی ئێمە و هەروە کاری کشت و کاڵی تەوابوونی ئەم ڕێگانەیە و هەروەها ڕەزامەندیش دراوە بە پاکردنەوەی ڕێگای گوندەکان کەوا ساڵانە ئەم ڕێگانە خاوێن ئەکرێتەوە بۆ ئەوەی هاتسۆی جوتیارانی سنووری ئێمە ئاسانتر بێت و هەروە بە ئاسانتر بەروبوومەکانی کشت و کاڵی خۆیان بگەینن بە سنتەری قەزای سیدەکان و هەروە بە ئاسانتر ساخی بکەنەوە بیگەنن بە هەولێر و هەروە ئیدارەی سەربەخۆی سۆران. بەڵێ بەرهەمە کشت و کاڵەکانی ئەو ناوچانە زیاتر خۆی لە چی ئابینێتەوە؟ زۆرترین بەروبوومە کشت و کاڵەکان وەرزین وەک تەماتە و هەروە خەیار و کۆمەڵە بەروبوومی تر ئەتوان ئەگە گرنگی زیاتری پێ بدرێت بەرەو ناوچەکانی تریش ئاراستە بکرێت و هەروە سوودی لێوەربگرێت هەرچەند بەشێکی بەرەو هەولێر ئەڕوات، بەڵام گرنگیدانی زیاتر بە تایبەتی بە ڕێگە و بانەکانەوە بە تەوابوونی ئەم سێ ڕێگا سەرەکیە بەروبوومی کشت و کاڵی لەم ناوچەیەدا بەرەو سەرەوە هەڵەکشێت و خەڵک زیاتر ڕوو لە ناوچەکانەکات. بەڵام لە هەمان کاتیشدا ئەم بارودۆخەنە هەموارە ئەمنیەکەوا ڕوو لە سنوورەکانی ئێمە کردووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هۆکارێک بۆ بۆەوەیکەوە خەڵک لە کاری کشت و کاڵی تۆزێک بەرە و کزی بچن بەهۆی خراپی ئەم دۆخە ئەمنیەکەوا لەم سنووراندا هەیە زیاتر بۆ ئۆتۆباران و بۆردومانێکەوە بە تایبەتی لە کاتی درونەوەی بەروبوومەکانیان ڕوو لەم ناوچەیەداکات. بەڵێ بەڕێز ئیحسان چەلەبی قایمقامی سیدەکان لە سۆرانەوە لەگەڵماندا بووی. سوپاس بۆ کاتەی بەێمەتاندا.